زیاد لە دەروونزانی کاری نووسینیشتان کردەوە کۆمەڵەیەک نووسینتان بۆ فیلم و شانۆگەری و ئەو بابەتانە کردەوە دەکرێت تۆزێکمان بۆ باس بەڵێ لە بواری هونەرە من لە سەرەتا بە جەنابتەمەوە زۆرم حەز لە ئەکادمی هونەرە جوانەکان بوو لە بواری نواندنە ئیشم کردبوو هەر یەکە خولیای شتێکە بێت دوای ئەوە بەڕاستی کە لە ئەکادمیاوە نەگیرام لە زانکۆی مووسڵکە وەرگیراین لەوێ کوردی زۆر لێبوو دەسم کرد بە نووسینی شانۆگەری و تەرجومەکردن لە زانکۆی مووسڵەوەی لەوێ بوو بێ ساگەر ئەمان بینێ ساڵی 1970 هەتا 86 کە من لەوێ بووم بڕوا هەبێت چەند شانۆگەریەکمان کرد هەرچی کوردەکان هەبوو لەوێ کۆبوونەوانێ ویان حەز لێ بوو بە کوردی ئەمتۆ لە ناو شاری مووسڵ لەو بارودۆقەیە شەڕی عێراق و ئێران زانکۆی سلێمانی لێرە گوازرا بۆ چوو بۆ هەولێر طبعا ئەو ساڵە کە گوازرایەوە هەشتاوێکە شتاود یەک کوردیان وەرنەگرت بۆی مزاهرە و مشکلە نەبێت هەمومان لە مووسڵ وەرگیراین ڕۆژی حەشراتی کورد هەبوو لەوێ وەرگیرام چ زانکۆی تر نەبوو هەر زانکۆی سلێمانی بوو کە بوو بە سەڵاحەدین لە هەولێر بوو ئەو شانۆگەریان زۆر خۆش بوو خست بەبیر مێ شانۆگەریە بوو فاعلی 67 دیسمان بیکەین موافقەتیشمان وەرگرت پرۆڤەمان کرد تەواو بوو ڕۆژی عەرس هاتن ئەمن و ئەوانەی ئەوێ وتیان نابێت گوتمان بۆ وتیەوە فاعلی 67 خۆیان خد باسی صراع و ململانەی نێوان ئیسرائیل و فەلەستینەکان 67 وتی نایە مەبەستان ئیسرائیل و فەلەستینە مەبەستان خۆتان و ئێمەیە شتی وان نییە وەڵا ئەم خەڵکە شاتم هەمیانی تودۆم با تووشی کێشەیە نەبی نەماگرن وازمان لێنا تەقدیممان نەکرد باشە دکتۆرێکێکی دیکە لەو نووسینانەی کە کراوەتە شانۆگەری یان فیلم وابزانم چەقۆ کاتسیرۆکێشی لە پشتە ئەوزام خێزانی دوایەوە ئاشبوونەتەوە بەڵێ ئەوەی تر کە هاتمەوە لە 86 تەخەڕوجم کرداتمەوە بۆ زانکۆی سەڵاحەدین لە هەولێر لەوێ لە قاعی شەعب کۆمەڵێ شانۆگەریمانە کرد بەردەوام بووین اینجا لە دوای 1992 ڕاپەڕینەکە لەگەڵ مامۆستا تەڵا سامانە خوا عەفوی کە ئەو دەرهێنەری بوو دوو فلیممان کرد بۆ زانکۆی سەڵاحەدین یەکیان بە ناوی چەقۆ یەکیان بە ناوی شەڕاو طبعا چەقۆکە باسی خێزانیشە کرد کە کێشەی خێزانیان تیا من هەتا ئەو شتەکانیشی کە نووسم پەیوەندی بە پسپۆڕێکی خۆمەوە هەیە خۆم نووسی بووم هەتا خۆشم دەوری مامۆسام تیابینی بەڵێ مامۆستا بووم و یەکێ لە خوێندکارەکانمان بەردەوام لە ناو هۆڵی تاقیکردن بڵێن خوێندنە داڵغەی لێیان مەشغوڵ بوو تەلەبێکی زۆر زیرەکیش بوو ڕۆژ بە ڕۆژ ئاستی هاتە خوارەوە کێشەی هەبوو بێتاقەت دۆستم پێ کرد من لێ نزیک بوومەوەی خۆ مامۆستا هەرەوە نیە تۆ دەرس بڵێیتەوە ئەبێ بەشداری خۆشی و ناخۆشەکانی خوێندکار بکەیت طبعا لە فلیمەکە باسەکەم وتم بۆ بێتاقەتی چییە نازانم چی قسەی ناگرێنێ لە دوای دەرکەوت باسیەوەی کرد کە باوکی جیاوازیەکە لە نێوان ئەم و برایەکی براکی تری نەخوێنەواریشە بەس هەرچی پارە هەیە ئەییا بە و خەریکی قاچاقچێتی و خراپەکاری چیە بێ ئەم ئەشخوێنی لە زانکۆ باوکی گاڵتەی بە عیلم و زانست بێ بە چی خوێندنی چی وەکو براکەوە تیجارەت کردن براکی فلاسێکان پارەکان خوا دوای شەڕبۆی لە چەقۆ شەڕە بێ دەبینیم دوورای بە چەقۆیەوە بیکوژێت برینگارێکە حاڵەتی زۆر خراپە بێ لە دوایە الحەمدوللا چاگە بێتەوە براکی تریە گیرێت چکە قەتڵەکان لێرەیە ئەمە وەکو ناوەڕۆکی فلیمەکە جا ڕۆژێکیان ببین من و کە تەمامان لە شوقەکانی ڕووناچی بوو لەوێ سیارەم نەبوو کاتە 93 بوو 94 بوو هاتمە دەرەوانێ دەستم لە تەکسی ڕاگە لەگەڵ خێزانەکەمە وەڵایتە تەکسیەکە وەستا وتمم بێ بۆ بازار بۆ شێخەڵاچم بۆ وەلای قەڵە وتی فەرموو ئاوەیتە سەرکەوتم سەیری کردم دوتی تۆ مامۆستاکەی نییە ئەوێم شەو لە تەلەڤیزۆن فیلمتم با خەلی بوو دەستم ماسیوت مستەخبرە بۆ وتی وەڵای کێشەیەکی خێزانیمان نەبوو ئاوای لەگەڵ مناڵوشتەکانمانە ترساین کوڕەکەمان ئاوەکەوەی لێبێ ئەوی تر بکوژە نازانم چی وتی هەرە شەوە ئاژووینەوە وتی خێرە بنووسە یعنی مەبەستم لێدا چێ زۆر شتێک کاریگەری هەیە لەسەر بەرامبەر خاصن لە بواری نواندنە خەڵک حەزی لەوەیە کە تو تەمسیلەکەی جاری واگە تەمسیلەکە جوان کە خەڵک وەزانی واقعیە ڕاستە